خورمات و شارێکە بە درێژایی مێژوو گەشتیەک بووە بۆ پێکەوە ژیانی پێکهاتەکانی ئەم قەزایە. بەردەوامیش لە بەردەم پیلانگێڕی دەستێوەردانی دەرێکی و شۆڤینیدا بووە بە مەبەستی لە یەکترازاندنی شیرازەی پەیوەندی کۆمەڵایەتی نێوان نەتەوەکانی شارەکە. بەڵام هەمیشە دانیشتوانی ڕەسەنی خورمات و بەرپەرچیە و پیلانانەیان داوەتەوە و برایەتی نێوانیان پاراستووە. سەرەڕای خراپی خزمەتگوزاری و پەلامارە تیرۆریستەکانی ساڵانی ڕابردوو خورمات و هەمیشە بەو شارە مایەوە کە بە عێراقێکی بچووک ناونراوە و پێکهاتەکانشی بەرگەی ئەو هەموو نەهامەتیان گردووە. پاش ئەنجامدانی ڕیفراندۆمەکەی ئەیلول لە ئەنجامی لێکەوتەکانی ڕیفراندۆم لە ڕووداوەکانی 16 دەی ساڵی پارەوە شارەکە کەوتە بەردەم پەلاماری چەند گروپێکی چەکداریەوە بە دەستێوەردانی دەرێکی. لە ئەنجامی ئەو ڕووداوانەدا 8,000 خێزانی کورد ئاوارە بوون و هەر لەو ڕۆژەشدا گروپە چەکدارە بێسەروبەرەکان پێشێلی مافەکانی مرۆڤیان کرد و جگە لە تاڵان و سوتاندنی هەزاران خان و دوکانی هاوڵاتیانی کوردی قەزای خورمات و 8 خانووشیان تەقاندەوە و 400 ماڵیش پاش تاڵانکردنی لەلایەن ئەو گروپە چەکدارانەوە سوتێنران. ئەو تاوانانش لەلایەن ڕێکخراوە جیهانیەکان و نێتەوە یەکگردووەکانەوە بە پێشێلی مافی مرۆڤ ئەژمار کراو کە بۆ سڕینەوەی کورد لەو شارە ئەنجام درا. لە سۆنگەی هەستکردنی نەتەوایەتیەوە دەستگای میدیای کورتسات بە هاوکاری گروپی کۆکردنەوەی بەڵگەی تاوانەکانی خورمات و کەمپینی هەمومان لەگەڵ خورمات و ڕاگەیاند و لەو کەمپینەشدا توانی تاکو ئێستا 157 خانووی سوتاو نوێژەم بکاتەوە و خانەوادەکەی بگەڕێنێتەوە سەر حاڵ و ماڵیان. لە ئێستادا قەزای خورمات و لە سەدانەوە دیاوارە کوردەکانی گەڕاونەتەوە سەر حاڵ و ماڵیان و جگە لە پاراستنی ناسنامەی کورتسانی بوونی شارەکە هەنگاوەکان بە ئاراستەی گەڕانەوەی ئاشتی کۆمەڵایەتی بۆ نێوان پێکهاتەکانی خورمات و لەسەر ئاستی سیاسی و ئیداری و کۆمەڵایەتی بەرەو پێشچوونی باشی بەخۆ بینیوە. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورمات و